دادگای فیدراڵی عێراق دوو بڕیاری یەکلاکەرەوەی لەسەر موچە و پەرلەمانی هەرێمی کوردستان دەرکرد. دادگای فیدراڵی عێراق کورسی پێکهاتەکانی هەرێمی یەکلای کردەوە و ژمارەی کورسیەکانی پەرلەمانی کوردستانی بۆ 100 کورسی کەم کردەوە. بۆ هەڵبژاردننی داهاتووش کوردستانی کرد بە 4 بازنەوە. لە دانیشتنی ئەمڕۆیدا دادگای فیدراڵی هەرێمی کوردستانی کرد بە 4 بازنە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ڕایگەیاند 11 کورسی پێکهاتەکان نادەستوریە و وتی پەرلەمانی کوردستان لە 100 کورسی پێکدێت. سەبارەت بە موچەی فەرمانبەرانیش سەرۆکی دادگای فیدراڵی عێراق ڕایگەیاند دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نادەستوریە و دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی نەوتی و نانەوتی ڕادستی بەغداد بکات. وتیشی پێویستە حکوومەتی عێراق بەبێ قەرز موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکات.